بسم الله الرحمن الرحیم. سڵاوتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست. خۆشحاڵین ئەمڕۆژ لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست داین بۆ پێشکەشکردنی بەرنامەی باس و خواست. بەخشین کانیاوی ڕێبوارە ماندوو شەکەتەکان، بەخشین نساری حەسانەوە و ئارامبوونەوە، بەخشین پرۆژەی ژیان دۆستی و بژانەوەی بێنەواکان، بەبیستنی بەخشین هەستێکی خۆشحاڵی و ئۆخشن بەخش بە دەروون و ڕۆحی هەموو لایەکماندا گوزەر دەکا. ئازیزانم، تەوەرەی ئەمجارەی بەرنامەی باس و خواست خزمەتەکانی بەرنامەی بەخشینە بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا ئاری عەزیز، بەرپرسی لیژنەی بەرنامەی بەخشین. مامۆستا زۆر بەخێربێ و سوپاس بۆ ئامادەبوونت. سوپاس بۆ ئێوەش، لەگەڵەوەی بەڕێستان تەندروستیتان هەندێک ناتەوە بەڵام ئامادەبوون سوپاس دەکەین. مامۆستا لە سەرەتای بەرنامەکەەوە دەمەوێت ئەو بپرسم، ناوی بەخشین بەرنامەی شتێکە کە چوارچێوەیەک بێ بۆ بەخشینی مرۆڤەکان، بۆ بەخشندەی مرۆڤەکان، ئەمە لە چۆ سەری هەڵدا؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحیم. سوپاستانەکەم بۆ ئەو دەرفەتە. دیارە ئێمە وەک بەرنامەی بەخشین لە کەناڵی ئاسمانی پەیامەوە کە دەستمان کرد بە ئیش و کار و پەخشکردنی ئەو بەرنامەیە، ئەم بیرۆکەیە پێشتر لە تەلەڤیزۆنێکی لۆکاڵی لە شاری کەرکووک کە لە بەرنامەکە ناوی چاوی بەزەیی بوو، هەر هەمان کەس واتە کاک ڕێبوار میرانی پێشکەشی ئەکرد لەوێ چەند خانوویەکی دروست کرد و پاش ئەوەی کە کەناڵی ئاسمانی پەیام دامەزرا، پێیان باش بوو کە ئەو بیرۆکەیە بگوێزنەوە بۆ کەناڵێکی فەزایی فراوانتر کە ئەو بەرنامەیە پێشکەش بکرێەوە، ناویشیان نا بەخشین. بەخشینی مستەڵەحێکی شەرعیە، واتە ئینفاق و ماڵسەرفکردن لە پێناوی خوای پەروەردگارە بۆ ئەو کەسانێکەوە ئاتاجن، پێویستیان پێێتی، نەخۆشن، هەژارن، قەرزارن، خاوەن موسیبەتن. لەوە ئەو بیرۆکەیە دامەزرا و سوپاس بۆ خوای گەورە یەکەم بەرنامەی ئەو دەستگایەش یان ئەو بەرنامەی بەخشینە لە 15 نۆی 2009 لە کەناڵی پەیامی کەناڵی ئاسمانی پەیام پەخش کراوە هەتا ئێستا. ئەوە تەمەنی لە 7 ساڵ تێپەڕیەوە و پێی ناوەتە 8 ساڵ بەردەوامە ئینشاءڵڵا. پێتان وایە خودی ناونانەکە هەر ناوی بەخشین هۆکارێکە بۆی کە زیاتر خەڵک هاوکاری ئەم بەرنامەیە بکە؟ بەڵێ، ئێمە پێمان وا بوو کە ئەگەر ناوەکە ناوی بەخشین بێ و کاتەوە گەڵێن ئیسم و موسەما مطابق بێ، ناو و ناوەڕۆکەکە ناو و ئیشەکە هاوتەری بێت، چونکە ئێمە کارەکەمان کاری بەخشینە. دیارە بەخشینەکە ئێمەش حەلقەیەکی وەصلین، بازنەیەکی پەیوەندین لە بینی خێرخوازان و دەوڵەمەندان و ئەو کەسانی کە پێویستیان بەوەی هەیە و مستەڵەحێکی شەرعیشە وەکو ئینفاق و ماڵسەرفکردن. بۆیە پێمان باش بوو بە لەفزێکی کوردی جوان و نەرمونیان و ناسک کە وشەی بەخشینە و ماناکەشی ئەو مانایەیە کە شەرع باسی ئەکات هەڵمان بژار و دامان ناوە. سوپاس بۆ خوای گەورە کە ئێستا ناوێکە لەسەر زاران و ناوێکە لە بەردڵان کە هەزارها نەخۆش و بێدەرەتان و بێنەوە و کەم ئەندام و هەموو ئەو شەریحە و ئەو چینانێکە لە ناو کۆمەڵگادا هەن دەستی خێری ئەو بەرنامەیان پێگەشتووە و یارمەتی ئەو بەرنامەیان پێگەشتووە. دەمەوێت لە سەرەتای بەرنامەکە باس بکەین لەگەڵ ئێستا. بێگومان ئەوەی کە سەرەتا دەگوزەراوە لەگەڵ ئێستا جیاوازێکی زۆری هەیە، هەم لە ڕووی زەمەنەوە، هەم لە ڕووی بوون و نەبوونەوە، هەم لە ڕووی ئەوەی کە بەرنامەکە ناوێکی گەورەی بە خۆی تۆمار کردووە کە خەڵک بیستویەتی کە بەهانەی خەڵکەوە چووە. سەرەتای کارەکانتان یانی دەمێ باسی سەرەتای کارەکان بکەیت، چۆن بوو لە سەرەتادا؟ ئەوە هیچ باسی بنیاتنانەکەەوە ئەو بوو کە فکرەکە چۆن هات، بەڵام سەرەتای ئەوەی کە ئێوە لە دەرگای خەڵکتان دەدا یان هەرۆ بوو جگە لە تەنها بەرنمەیەک بوو لە ڕێگای بەرنمەکەەوە داوای هاوکاری کۆمەچیتان لە خەڵک کردووە؟ سەرەتا تەنها بەرنمەیەک وەکو ئێستا، چونکە وەکو عەرزم کردن بیرۆکەکە پێشتر هەبوو کە لە تەلەڤیزۆنێکی لۆکاڵی لە کەرکووک عینی بەرنامە پێشکەشەکرا لەژێر ناوێکی تر کە چاوی بەزەیی بوو، هەمان کەس کە کاک ڕێبوارە پێشکەشی ئەکرد. ئێمەش لەو کەناڵە ڕەنگینەی پەیامەوە بە هەمان شێوە بە هەمان ئسلوب دامان بەزان ماڵێکی هەژار یا پیشانی ئەدەین یا خانەوادەیەک یا نەخۆشێک ئیتر خەڵکێکی زۆر کە ئەیبینێ و بڵی بۆی ئەسووتێ و ئیحساسیش ئەوە ئەکا کە مەسئولیەتێکی لەسەر شانە و بەرپرسیارەتێکی لەسەر شانە بەدەم ئەو داخوازی ئەو کەسەوە یەت. ئێمە هەر بەو شێوەیە دەستمان پێکردووە، بەڵام لە ڕووی ئیداریەوە دیارە ئێمە یەکەم جار بەرنامەیەک بووە و چەند کەسێک فەزلی یەکەم بۆ ئەوانە ئەگەڕێتەوە وەکو کاک حاجی فاڕوق کە بەرپرسی ئەو لیژنەیە بوو و بەندەوەکو ئەو کاتەوەکو ڕاوێژکارێک لە بەرنامەکە هەبووم لەگەڵ کاکشی عەبدوڵای خۆمانە، کاکشی عەبدوڵای ئێستا کە
جێگەری بەڕێوەبەری گشتی تەندروستیە و کاک عومەر گوڵپی بوو و کاک ڕێبوار بوو وردە وردە بەرنامەکە کە ڕۆژ دیارە فراوان بوو تەنها لە بەرنامەیەکی تەلەڤیزۆنی قەتیس نەما ناچاری کردین کە لیژنەکە فراوانکەین لە ناچاری کردین کە شوێنێکی تایبەتی خۆی بۆ بکەینەوە و لقەکانی بۆ بکەینەوە و سوپاس بەخوای گەورە ڕۆژ بە ڕۆژ ئەو دەستە کە دەستی بەخشین بوو خەڵک سیقەی زیاتر پێی هەبوو و دەستێکی ئەمین ئەهاتە بەرچاوی بۆیە ناچار بووین سوپاس بەخوای گەورە بۆ خۆمان بینامان دروست کرد وەکو سەربەخۆیەک دەستگایەکی سەربەخۆ و ئەو کاتیش کاک حاجی فاروق لەبەر سەرقاڵی پەیام و مەژغەڵەتی ئیشوکاری دیار بوو کە نەیتوانی لەو کاروانەدا کە ئێستاژ هەر تێدایە هەر دەستی خێری تێدایە وای لێ هات کە ستافێکی بۆ دابنرێ و بینایەک بکەینەوە و بەشەکانی تیاداینن و ئیداریاتێکی ڕێک و پێکمان هەبێ و کارەکانمان لەسەر لای حەو لەسەر تعلیمات و ئەوانە بەرین بەڕێوەوە ژمارەی نووسنگەکانمان زیاد بوو کە ئێساسی نووسنگەمان هەیە لە هەموو کوردستان زۆر باشە دەمەوێت قسە لەسەر نووسنگەکان بکەین نووسنگەکان نووسنگەیەشی فعلین یعنی ڕۆژانە خەڵک سەردانیان هەمویان فعلین بڵێن لە نزیک لە 30 نووسنگە زیاتر یا کەمتر هەمانە لە شوێنەکانی خۆمان واتە لەو شوێنانێک کە مەڵبەندی لێە ناوچەی لێە نەفەرێک دوو نەفەر خۆبەخشانە خۆیان تەرخان کردووە و ژماری مۆبایلی ئێمەیان لایە هی بەخشین بە تایبەتی و وەسڵی پارەی ئێمەیان لایە کە پارەکان وەرئەگرن و یارمەتیەکان وەرەگرن بە وەسڵ وەری ئەگرن و قاسەیان لای هەتیوانیان لایە و مانگانە یا بە گوێرەی ئەو فترە زەمەنی بۆیان ئەگونجێ مراجعی ئێمە کەنەوە پارەکان بە وەسڵ و لەسەر ئەو لایحە و هینەی خۆمان کە دامان ناوە مراجعەمان ئەکەنەوە و ئەو نەخۆش و هەژار و فەقیرانش کە لەو شارانن ناگەنە لای ئێمە بۆیە نووسنگەکانمان داناوە کە بگەنە لای ئەوان لە ڕێگەی ئەوانەوە ئەوان فۆرمی بۆ پڕەکەنەوە فۆرمیان بۆ پڕەکەنەوە و ئەیهێنن پێشنیار ئەکەن و خۆیان سەردانی شوێنەکە ئەکەنی ماڵەکە ئەکەن و ئەزان کە شایانە و شایستەیە تەییدی ئەکەن ئێمەش جارێکی تر لیژنە تەشکیل دەکەینەوە سەیری وەزعەکە ئەکەینەوە بڕیاردین لەسەرەوەی کەوا یارمەتی ئەو ماڵەیە ئەو نەخۆشەیە ئەو هەژارەیە ئەو چین و تەبەقەیە بدەین زۆر باشە مامۆستا ئێوە دەمەوێت پێم بڵێن ئەولەویاتی کارەکانتان تەنها گرنگیدانەوەی کە ماڵێکی هەژار دەبینن سەردانی دەکەن و پێداویستەکانی بۆ دابین دەکەن لە هەر پێداویستێک بێ یان ئێوە کاری تریشتان هەیە جگە لە هاوکاری خەڵکی هەژار و نەدار و بێنەوە ئێمە کاری تریشمان هەیە وەک عەرزم کردی لە سەرەتاوە بەوە دەستمان پێکردکەن نەخۆشێک یا ماڵە هەتیوێک یا کەسێکی بەنەوعێک کە موسیبەتێکی لێ قەوماوە یارمەتی بدەین بەڵام سوپاس بخۆی گوارە ڕۆژ بە ڕۆژ بەرنامەکەی ئێمە فراوانتر بوو کارەکەی ئێمە فراوانتر بوو بۆیە دەستمانایە ئەوەی کەوا چەندەها پرۆژە بکەین کە هەر لەوەیە قەتیس نمێنێ کە نەخۆشێک پیشان بین یا ماڵێکی بێوەژن و هەتی و بار پیشان بین وکو خۆتان ئەیبین و خەڵکیش ئەزانێت لە پرۆژەکانی مانگی ڕەمەزانە بە تایبەتی دەست ئەبین بۆ هەموو چین و توێژەکان بۆ ئەوانەی کەوا بە تایبەتریش ئەلم زروفەیە کە ئێستا ئەو زروفی دارایی و قەیرانی داراییەکە هاتوۆتە پێشەوە لەگەڵ کارمەندا لەگەڵ مامۆسایە لەگەڵ پێشمەرگەیە لەگەڵ قوتابیە لەگەڵ نابینایە لەگەڵ نابیستە لەگەڵ کەم ئەندامە لەگەڵ نەخۆشەکانی تالاسی ما و شێر پەنجە و ئەنجا ئەو غەسلی گورچی لەو هەموو ئەوانە ئێمە دەستی خێران گەیانونەتێ و توانیوانە لە بەرنامەکەی ئێمە سوودمەند بن و چەنەها پرۆژەی تریشمان هەیە و کوخلێرە خەستەخانەمان هەیە لە سلێمانی و لە کەلار کردومان زۆر باشە دواتریش باسی ئەوە دەکەین بەڵام مامۆستا ئێوە بەو فراوانی کە دەستگەن بۆ هەموو ئەو چینانەی کە چینی خاون پێداویستی تایبەتە کەم ئەندامە خەڵکی هەژار و نەدارایان هەر چینێکی ترە کە خۆت باست کرد ئەوە بەو فراوانی ئێوە دەتوانن بەو هەموو ینی پێداویستی بۆ هەمویان دابین کەنیان کۆمەچی هەمویان کەن سوپاس بەخوای گەورە ئەوەندەی کە لە تواناماندا بوو بێ توانی ومانە و هیلاکیش بووین لەگەڵیا ئێمە هەر بە مانگی ڕەمەزانیەتە پێشەوە بە دوو مانگ پێش ڕەمەزان بە 40-50 ڕۆژ پێش ڕەمەزان دائەنیشین گەڵاڵەی پلانەکانی خۆمان ئەەکەین لەکوێ بەرنامە بکەین لەوە لەکوێ پرۆژە پێشکەشکەین بە تایبەتی دوو مەرکەزی گەورە سلێمانی و هەولێر ئێمە توانیومانە سوپاس بەخوای گەورە لە ڕێگەی نووسنگەکانمانەوە لە ڕێگەی خەڵکانێکی خۆبەخشیش هەر لە ناو ئەو شوێنانێک کە نووسنگەکانی ئێمە لە توانیوانە هاوکارمان من بۆ پرۆژەی قوربانی بۆ پرۆژەی دابشکردنی خۆراک بۆ پرۆژەی دابشکردنی موچەی بێباوکان لە هەموو پرۆژەکانە ئێمە سوپاس بەخوای گەورە بە ئەندازەی توانای خۆمان توانیومانە کە ئیستیجابەمان هەبێ وەڵام گۆی ئەو چین و توێژانە بین کە مانگێک دوو مانگی ئێمەنێ بۆ ڕەمەزان نامەی ڕسمیمان بۆ ئەنێ
دەنێرن لە دەستگاکانی خۆیانەوە کە داوای یارمەتی و کۆمەکەکەن بۆ ئەو خەڵکانی خۆیان کە لەو ڕێکخراوەدان یا لەو سنتەرەدان یا لەو شوێنەدان ئێمەش بە بەرنامەیەکی تۆکمە دراسی ئەەکەین و ئەوەی کە ئەولەویەت ئەین بەوانی کە زۆر شایانتر و شایستەترن یعنی نسبەتی پێویستیەکەیان زیاترە بە پلەبەندی بۆ ئەەکەین. ئێمە ئەم ساڵا بە ساڵی ڕابردوو هاتین لە زۆربەی زۆری شارەکان تەرکیزمان خستە سەر ئەو گرێبەستانەی کە لە شارەوانی ئیشەکەن ئەو ژینگە پارێزانە ئەندازیارانی ژینگە کە ئێمە ناومان نابوون لە زۆربەی زۆری شارەکان ئەو چین و تەبەقەیەمان زۆر بەشایان و بەشایستەزانی کە بە مەعاشێکی کەم ئەتوانن کۆڵان و کوچە و ماڵک بەردەرگەکانی ئێمە پاپکەنەوە کە ئیسیجابەیەکی زۆر باشی هەبوو واشمانزانی کە شوێنێکی زۆر باشی گرتووە. بۆیە هەر ساڵ بە ساڵ ئێمە پرۆژەی نوێ و تەرحی نوێ و پێشنیازی نوێیەتە بەردەستمان و جێبەجێ ئەەکەین بە گوێرەی ئەوەی کە لە بەردەستمانایە و لە تواناماندایە. زۆر باشە مامۆستا. ئێوە تەنها پرۆژەی کۆکردنەوەی هاوکاری لە ئەو بەڕێزانی کە دەبەخشن جا خەڵکی ئاساییە بازرگانە یان خاون کۆمپانیا و دەوڵەمەندەکانن یان هەر ڕێکخرا و دامەزراوەیەکە تەنها لە مانجی ڕەمەزاندا ئێوە عینانی زۆر تەرکیزتان کردووە جەختتان کردوەوە لەسەر مانجی ڕەمەزان کە کۆمەکتان بۆ بیان بەردەوام ینی 12 مانگەکەی ساڵ بەردەوام ئێوە خەڵک هاوکاریتان دەکەن. ئێمە بە درێژایی ساڵەکە هاوکاریمان بۆیەوە بە درێژایی ساڵەکەش پرۆژەمانەیە. ئێمە ئەم دقەیەکە قسە بۆ تۆ ئەەکەم بە درێژایی ساڵ ئێمە 3 خان و 4 خانومان لە بواری جێبەجێکردنایە. ئێستا کە قسە ئەەکەم 2-3 خانومان لە بواری جێبەجێکردنایە ینی بەردەوام لە ناوچە جیاوازەکان بڵێ بە گوێرەی ئەو شوێنانی کە بڵین زیاتر هەژارەکەی تێکەوتووە یان زۆر مستحق بووە لە ڕێگەی نووسینگەکەەوە دیارە دەرکەوتنەکەش لە تەلەڤیزیۆن بخۆی مەسئلەیە کە زۆر کەس دەوانێ هەژاریش بێ و مستحق بێ بەڵام ناتوانێت دەرکەوێ یان پێی خۆش نییە. بەڵام ئیتر بە هەر حاڵ ئێمە ئەوەندە لە دەستمانایە ئەوەندە توانامان هەیە بەردەوام بە درێژایی 11 مانگە بێژگە لە ڕەمەزان هەمیشە هەل لە پرۆژە و لە کار و لە دەستگیرۆیی داین. بەڵام زیاتر و زۆرتر تەبیعەتی میلەتی کوردەواری ئێمە وایە کە سوپاس بۆ خوای گەورە ئیحساسی مەسئولیەتەکە حەز ئەکات لە مانگی ڕەمەزانە زیاتر زەکاتەکەی دەرکات لە مانگی ڕەمەزانە زیاتر سەدەقە بکە. ئەویش بە گوێرەی سونەتی پێغەمبەری خوا کە عایشە فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو کاتێکا بەخشندە بووە بەڵام لە ڕەمەزانە زیاتر لە منطەلقەوە میلەتی موسڵمانی ئێمە لە ڕەمەزانە زیاتر حساب و کتابی زەکاتی خۆی ڕاگرێ و زیاتر سەدەقەکە. بۆیە لێشاوی داهاتی ئێمە زیاتر لە مانگی ڕەمەزانایە. ئێمەش ئەو پرۆژە قورس و قەبە و فراوانانە ئەخینە مانگی ڕەمەزانەوە ئیلا بە درێژایی 11 مانگەکە ئێمە لەگەڵ کەم ئەندامە دەست و پەنجە نەرم ئەەکەین لەگەڵ نەخۆشە لەگەڵ قوتابیە لەگەڵ پێشمەرگەیە لەگەڵ هەر کەسێکەوە ڕوومان تێبکە و هەر چین و توێژێکەوە بتوانین شایانی ئەوە یەکە ئێمە یارمەتی بدەین. زۆر باشە. توانیتانە ئەو بسەلمێنن کە ئێوە دەستێکی ئەمینن دەستێکن بۆ بە ئەمینی ئەو هاوکاری و کۆمەکانی پێتان دەگات بەلایانی بەرامبەر و بە خاوەن پێداویستیەکانی دەگەێنن یعنیمە لە ناو دڵی خەڵکدا لە ناو دڵی ئەوانەی لەلای ئەوانەی کە دەبەخشن ئەمە مەچەسپیوە. سوپاس بۆ خوای گەورە من لە هەموو کۆبوونەوەکی ستافە ئەو قسەیە دووبارە ئەەکەمەوەڵێم هەتاوەکو ئەم نیەتەی ئێمە لەسەر ئەم شێوەیە بێ کە حوسنی زەنمان بە نیەتەکەی خۆمانەیە کە نیەتمان باشە و دەستەکەمان دەستی ئەمینە ئەم خێر و ئەم چاکە و ئەم ئیحسانە لەم بەرنامەیە نەبڕاوە و بە مقارنە لەگەڵ هەرچی دام و دەستگای خێری هەیە لە کوردستانە تا ئێستا هیچ کەسێک و هیچ دەستگایەک شانی نایەوە لە شانی ئێمە لە حاڵەکە دەستگا هەیە حیزبیە بە ناوی حیزبەوە بە ناوی شخصەوە پارەی حکوومەتە پاری نەوتە پاری فڵان و فیسارە بە هێشتا بەو شێوەیەش نەگۆشتۆتە نیوەی کار و چالاکیەکانی ئێمە. بۆیە هەمیشە ئەوەمان وتووە کە تا ئەمنیەتەمان ئینشاءالله گومانی چاکمان بە نیەتەکەی خۆمانمان هەیە تا نیەتمان ئاوا چاک بێ و پاک بێ خەڵک ئێمە بەدەستی ئەمین ئەزانی ئەمە یەک. دوو هەمیش ئێمە ئەوەی کە وەری ئەگرین لە تەلەڤیزیۆنە پیشانی ئەدەینەوە یعنی ڕمانی ڕەمەزانی وا بووە ئێمە زیاد لە 1 ملیار دینار سەرفمان کردو 1 ملیار دینار بە داتا هەموو ساڵی ئێڵی لە 15 ڕەمەزانە هەر خۆتان جەنابتان لە پەیامە مقابلەمانەکەن بۆ کار و پرۆژەکانمان لە ئاخری ڕەمەزانە مقابلەمانەکەن بۆ پرۆژەکانمان لە دوای جەژن ئەمانکەن ئەوەی کە سەرفمان کردو بە داتا و بە ڕەقەم بە ژمارە و لە تەلەڤیزیۆنیشە پرۆژەکانمان پیشانناوە خەڵک ئەیبینێتەوە خەڵک ئەزانێت کە پارەکەی چووە بۆ کوێ کاتێک کە ئەبینی ئێمە ئەم ساڵ زیاد لە 7,000 ماڵ بەس خواردنمان ناوەتی بەس خواردنی کارتۆنێک کە 40-50 کیلۆ خواردنی تیا بۆ لە بۆ پێداویستەکانی جەژن ئێمە واشمان داناوە کە بەشی 15-20 ڕۆژی ڕەمەزانیشی بکە خصومانەتە پێش ڕەمەزانیش هەندێکی بۆی لە ئەوڵی ڕەمەزانە کابرا قەرز نەکا بێناز نەبێ ماڵ و مناڵەکەی هەر لەیەکی ڕەمەزانەوە ئەوەی کە هەبێ خواردنێکی وەسەط و عادی وەکو هەممان لە ماڵەوە ئەیخۆین ئەویش دەبەردەستیا بێ
بێجگە لەو هەموو پرۆژەی یارمەتیدانەی ئەو ڕێکخراوانەی تر کە باسماکردن بۆ خۆیان تەلەفۆنمان بۆکەن بە خۆیان ئیلحاحەکەن ئەوە کورتە باڵایە ئەوە نابینایە ئەوە نابیستە ئەوە نەخۆشی شێرپەنجەیە تالاسیمایە غەسلی گورچیلێ هەموو ئەو چین و توێژانە ساڵانە سەردانمانەکەن و مڕاجعەمانەکەن و خەڵکێکیش کە پارە ئەیە و خەڵکێکیش کە ئێمە بەدەستی ئەمین ئەزانێت لە تەلەڤیزیۆنەکە لە بەرنامەکەیە پرۆژە و چالاکیەکان ئەبینێ پێم وایە زیاتر دڵی خۆشتر ئەبێ بۆیە تا ئێستا تا ئەم دقەیە سوپاس بۆ خوای گەورە هەمیشە دوعامان ئەوە بۆ خوای گەورە لەسەر ئەو نیەتەی کە هەمانە ئیستیقامەمان پێ بەخشەوە بتوانین بەبێ فەرق و جیاوازی وەکو نەخۆشێک چۆن نەشێتە بەردەم دکتۆرەکە لێ ناپرسێ خەڵکی کوێ مەگەر لەبەرەوە لێ پرسێ خەڵکی کوێ زوو بەڕێکا بگاتەوە شوێنی خۆی ئەگینا حەقی نییە خەڵکی کوێ چ زمانێکە چ ڕێنێکە دەمێ وسمەوە بپرسم یعنی تۆ بەڕێگایەکدا دەڕۆی بەسەر شەقامێکدا دەڕۆی کەسێک دەپاڕێتەوە لێت هەستەکەی زۆر محتاجە جا مناڵە گەورەیە گەنجە هەر کەسێکە لەو کاتەیە هەستەکەی کە محتاجی خۆراکە محتاجی بەرگ و پۆشاچێکە کە تۆ لی ناپرسی تردینت چیە ڕەنگت چێ خەڵکی کوێ خەڵکی کوێنی گرنگەوە ئێستا ئەم مرۆڤە پێویستی بەو پێداویستەیە ئێوەش بە هەمان ڕۆحیەت بە هەمان تەوجیه مامەڵە بە هەمان نەفەسەوە وەکو دکتۆرەکە سێری برینەکەکەین سێری ئەوە ناکەین کاک بەختیار ناوی چیە خەڵکی کوێ لەکوێوە هاتووە وەکو دکتۆر و نەخۆش تەعاملەکەین سەیری حاڵەتەکەکەین تەنها و تەنها ئەوەندەش هەیە ئێمە هەموو جارێ وتومانە ببێ شەرم و شکۆپ ببێ پەردە ئێڵێن یارمەتی هەر ماڵێ بین یارمەتی هەش کەسێ بن بە یارمەتێکی قورس و گەورە و فراوان تحقیق لە دوو شتی ئەەکەین یەکەم لە ناو گەڕەک و محەلە و کۆڵان و دێ و شارە علامەتێکی ئیسفامی لەسەر نەبێ خوان و خازە لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی سێر و سلوکەوە کە ئێمە حەز ناکەین یارمەتی و خەڵکانە بین ئەوە خەڵک چونکە دوای لێمانەکە بە وتی دیارە شایان ئێوە دەستێکی ئەمینیشین ئێوە کۆمەچی خەڵک دەگەێنن دوو هەمیش لە ڕووی شەرعیەوە پێی بشێ شایستە بێ چونکە زۆربەی زۆری یارمەتی ئێمە زەکاتی خەڵکە بێ بۆ سنیفانە بێت کە قورئان باسی کردو ئێمە تەنها تاقیق لە دوو خاڵاکەن ئیتر کێیە و کێنیە و باوەڕەکەی چەند خانومان بۆ خەڵک دروست کردو دوایی کە دیمانە لە انتخاباتە عالەمی حیزبی تری هەڵاو ئەسڵەن ئەبەدەن پێشمان نەوتۆ چونکە ئێمە چارەسەری حاڵەتەکەمان کردووە چارەسەری فکرە و عەقیدە و بیر و باوەڕەکەی لەگەڵ کێ و لەگەڵ کێنیە نا ئێمە وەکو دکتۆر و نەخۆشەکە تەعاملەکەین دکتۆرەکە چۆن سەری نەخۆشەکەکە حەز ئەکات چارەیەکی بۆ بدۆزێتەوە هەم یارمەتی نەخۆشەکە بە هەم خۆشی موفق بێ لە ئیشەکەیە ئێمە بۆ ڕۆحیەتەوە کارمان کرد ئێوە دەتانوێت عیزەتی نەفسی مرۆڤەکان نەشکێ دەتانوێت کەساتی مرۆڤەکان بە پتەوی و حتمەن بەڕێک و پێشی بمێنێتەوە بۆی ئەم کارە حتمەن ئەو سینوجیمە لەگەڵ خەڵک ناکەین حەقمان نیە زۆر باشە مامۆستا نامەوێت هەر باسی خودی بەرنامەکە بکەین دەمەوێت باسی شتێکم بۆ بکەی بۆی بەرنامەکە و بینەریش بێتاقەت نەبێ ڕووداوێک چ لەوانەی کە دەبەخشن چ لەوانەی کە پێیان بەخشراوە چەوەی کە ئێوە حاڵەتێکتان دیوە کە زۆر زەرور بۆ پێتان بەخشیوە چیرۆچێک بێ شتێک بێ لە لای تۆ گەرەگەر حاڵەتێکی ئەوە هەبێ پێم خۆشە باسی بکەیت شەر نییە ناوی بێنی بەڵام حەز دەکەم زۆربەی زۆری حاڵەتەکانی ئێمە ئاوایە کە ئەچینە سەر ئەو حاڵەتە و ئەیبینین یەکەم جار گریانمانیە دڵمان پڕ ئەبێ یعنی لە مەئاساتێکان دووسێ مناڵی هەتی و دایک بەجێ هێشتون شۆشوی کردوێتەوە باوک باوکێکی بە کوردواری خۆمان گێژ و داما و بێ دەسە پاچە دووسێ مناڵ لە خانوویەکی گڵا دارێک کەوتۆ شەقی بردووە لە سەقفەکە خەریکە ئەکەوێ بەسەریە دڵۆب ئاو لە ئەو نایلۆنەوەیەتە خوارەوە کە بە دارەکەەوە هەڵیان واسیوە زۆر حاڵەتی وا بووە کە چوین دڵمان پڕ بووە چاومان پڕ بووە لە گریان بەڵام دەشێ حاڵەتێک کاریگەرتر بێ لە حاڵەتێک مەبەستم ئەوە بوو حاڵەتێکی زۆر کاریگەرتان لابێ بنمونە دەوڵەمەندێک ینی کەسێکی خوا پێدا و دەیەوێت ببەخشێ بە یەک جارمەس بنمونە شتێکی زۆری بەخشیوە کۆمەچێکی زۆری کردووە بنمونە و توێتی ئەم هەژارە دەبینم خانۆکەی لەسەر من بێ شتیوە لەم حاڵەتەمان ئەو حاڵەتەمان زۆرە کە ماڵمان پیشان ناوە ئافرەتێک تەلەفۆنی کردووە بە قڕگی گریانەوە بۆ کاک ڕێبوار تەلەفۆنی کردووە بۆ من کردوێتی بۆ کەیەکی تر کردوێتی کە ئەو ماڵی ئەم شەو پیشانتاننا من قەتعی عەرزمەیەکی خۆمە هەرەوەشم هەیە ئەوە قەتع عەرزم بەخشی ئێوە بۆ بکەن بەخان جاری وایە سەرەوە نییە کە زۆریشی هەبێ نەخێر لەسەرەوە نییە من پێێتی هەر ئەو قەتع عەرزەش کە بەم لە ماڵی دنیا ئەوە بەخشین بەو ماڵە هەتیوە هیوا بووە تەلەفۆنی کردووە هاتۆ مامۆستا من هەرچی چیمەنتۆ بلۆک و شیش و وەڵحاصل هەیکەلەکەی لەسەر من تا هەیکەلەکەی تەواوی لەسەر من هیوا بۆ توێتی هاتوتی دوای هەیکەلەکە چی تێ ئەچێ لەسەر من یعنی ئەو حاڵەتەمان بێشمار هەبووە زۆر باشە مامۆستا ئێوە خانوو بۆ خەڵک دروستەکەن نەخۆشەوە هەوڵی چارەسەری دەدەن ئەگەر لە دەرەوەی وڵاتیش بێ بە پێی ئەو توانایی ئێوە هەتانە هەوڵتان داوە کە کۆمەڵێک گەنج کە زۆر محتاجن و پێویستیان بە زەواج هەیە و
زەواجی جەماعیە لەم جۆرە بابەتانە هاوکاریان پێن ماڵیان بۆ پێکەوە بنێن ئێمە هەندێک شتمان هەیە لە بەرنامەی بەخشین لەبەر هەندێک اعتیبارات پیشانی نادەین ئێمە بە دەیەها و بە سەدەها تەلەبەی زانکۆ و ماجستێر و دکتۆرامان یارمەتیاوە ناکرێ ئەمە بخەیتە سەر تەلەڤیزۆن بەنەوەیەک لە نەوعەکان ئەم قوتابیە پێویستی بە پارەی هاوکاری ئەوە یارمەتیماندا یعنی ئێمە دامان ناوە لەو بەرنمەیە خۆمانە لە 180 پارەکە ئێمە وەقفە بۆ ئەو نەخۆشەیەت کە خەڵک ئەیبینێ بۆ ئەو ماڵەیەت کە خەڵک ئەیبینێ بەڵام خەڵکێکی تری ژێت پارە ئەهێنێ ئەی خاتە سنووقی بەخشینەوە ناڵێ بۆچی ئەڵەوە هەر بۆ سنووقم هێناوە لەو هەر بۆ سنووقم هێناوە ئێمە لەو 120 کە کردومانە بە سەدەقە یارمەتی ئەم جۆرانە ئەدەین تەنانەت پێشمەرگە کە ئێستا یارمەتی چەندەها پێشمەرگەمان ناوە بەبێ ئەوەی باسی بکەین تەنها و تەنها وتمانە نووسراوێک لە شوێنێک بێنەکە بۆ ئەوەی کە ئێمە ئیداریاتێکمان هەیە ناوەکەی داخڵەکەین لە کۆمپیوتەر لە شوێەوە هاتۆ بۆچی یارمەتیماناوە دەری یارمەتیەکەی چەند بووە پێشمەرگە بووە قوتابی بووە مامۆستا بووە مۆزەف بووە کەسێک بووە کەسێکە خاوەن ئیعتیبارێک بووە لە ناو کۆمەڵگاتە بەڵام ئەمڕۆ بەنەوعێک لە ناوعەکان باری لار بووە ئێمە توانیمانە ئەوانە یارمەتی بدەین بەبێ ئەوەی هەر باسیشی بکەین و ناوی زۆر باشە مامۆستا کارەکەی ئێوە لەسەرەوەیە کە ئێوە لە بەرنمەیەکەوە بەردەوام زانیاری لەسەر ئەو کارانەی لەسەر ئەو بەخشینانەی هاوڵاتیان کە دەیگەێن بگەن لەسەر پرۆژەکانتان بە هاوڵاتیان دەگەن بەڵام ئەو جۆرە کارانەی کە ئێوە یارمەتی کۆمەڵی قوتابی دەدەن یارمەتی کۆمەڵی محتاج دەدەن کە ناکرێت لەسەر شاشە تۆ نمایشی بکەوی پیشانی بدەیت تۆ چۆن ئەمە دەگەێنی بە هاوڵاتیان ئەم معلومات و زانیارە دەگەێنی بە هاوڵاتیان بۆ ئێوان زیاتر هاوکاریتان کە پرۆژەکەی ئەوە لەسەر وەستاوە هەموو جارێکە ئەو دەوڵەمەنانەی کە بە مەبلەغێکی زۆر یارمەتی ئێمادەن ئێمە نامەیان بۆ ئەنێرین یا سەردانیان ئەەکەین سوپاسیان ئەەکەین و کارەکانی خۆمانیان بۆ ڕوون ئەەکەینەوە کە ئەڵێن ئێمە هەندێک پرۆژەمان هەیە لەبەر هەندێک اعتیبارات هەر باسی ناکەین بخۆی ئەڵێم کشەکەی تۆ لە 6 سانەویە ئەکرێ من تە پیشانی بم بۆ ئەوەی کە یارمەتی ماوە ئەڵێ نەخێنەوە لاڵم هەزارەهای وامان بووە لەبەرەوە ئێمە تەوزیعین بۆ ئەو دەوڵەمەنانە بۆ ئەو خێرخوازانەوە لە هەموو بەرنمەکانشانەوە چۆن ئێستا ئاماژەی پێەکەم و خەڵک گوێی لێیە لەو پرۆژانەمان زۆرە بۆیە داواکەم لە خێرخوازان وا تێنەگەن کە هەرچی لە تەلەڤیزۆنەکە پیشان ئەدرێ بەرنمەکانی ئێمە هەر ئەوەندەیە نەخێر بەرنمەکانی ئێمە ئەمە نمونەی 6 ساڵ بەرنامەی ئێمەیە لەم کوڕاسەیەدا بە پوختی و بە شڕی هێناومانە کە نزیکەی 110 خانومان تا ئێستا دروست کردووە هەزارەها نەخۆش هەزارەها لێقەوما و هەزارەها هەتی و کە ساڵانە یارمەتیان ئەین جژنانیان ئەینێ وەست نزیکەی 300 نەفەر هەتی و ئێمە بە ئێربێرە و بە هەولێر و بە شوێنەکانی ترەوە مانگانە لای ئێمە مانگی لە 100,000 کەمتریان نییە وەریەگرن کولی مانگێک کۆیانەکەینەوە لە قاعەیەکە معاشەکەیان ئێنێ مامۆسایەک ئێنین قسەیەکی خێران بووەکە لە ڕووی ئەخلاقی و ئیمانی و خانەوادەی و عایلەویەوە کە هەم تعلیمات و یاساەکانی دین لە ناو ماڵە مناڵی خۆیاندا فێر بن بە سلوک و بە ڕەوشت بیسەلمێن بۆ مناڵەکانیان کە ئەوان جێگەی باوکیان گرتوێتەوە و ئێمە یارمەتیان ئەدەین ئەمانەمان هەموو هەیە کە ڕەنگە زۆر جار لە تەلەڤیزۆن یا لە بەینەکانە پیشان نەدرێ بەڵام بە هەر حاڵ ئێمە لەو باباتانەمان زۆرە کە بە تایبەتیش کە ئێستا وەزعی ئەو وەزع داراییە کە هاتوۆتە پێشەوە زۆرێک لە خەڵک کە ئیتر خۆی وەختی خۆی خێری کردووە بەڵام ئێستا خێری پێ ئەشێ بە تایبەتی چین و تەبەقەی پێشمەرگە کە ئێمە یارمەتیان ئەدەین لە گەرمیان بیرمان بۆ هەڵکەندون لە شوێنەکانی خۆیان کە ئاویان نەبووە یارمەتیمان ناون بە هەموو شێوەیە زۆر باشە مامۆستا پێم خۆش بوو قسە لەسەر داتا و ئامارەکان بکەین ئەگەر هیچ داتا و ئامارێک لابێ لەسەر بنمونە باسیەوەت کردکەوە 110 خانووتان دروست کردووە بۆ ئەم 110 خانووە لە ماوەی چەند ساڵە ئەم کارەتان کرد لە ماوەی لەوە ڕۆژێکە دەستمان پێکردەوە بە بەرنامەی بەخشین بەڵێ تا ئێستا نزیکی 110 خانوومان دروست کردووە زۆر باشە ئێوە بیرتان نەکردوێتەوە پرۆژەیە بکەن وەکۆی کە پرۆژەی تەندروستیتان هەیە و دواتر باسی دەکەین پرۆژێک بکەن بنمونە لە شاری سلێمانێ لە هەر شار و شارۆچکەیەکی ترە لە شوێنێکدا کۆمەلگایەک دروست بکەن چەند شوقەیەک دروستکەن بۆوانەی هەیە لەم شارە ئێستا کرێنشینە بەهۆی ئەم حاڵەتە دارایی و بارە قورسەی کە بەسەر بۆتە ژیان مۆتەکە بەسەر ژیانی خەڵکەوە هاوکاریان بکەن بۆ ماوەیەک بێ خانوویشیان پێ بدەن بۆ ئەوی تێدا هەموو ئەو شتانە کاک بەختیار واریدە بەڵام ئیتر ئێمەش بە گوێرەی توانای خۆمان هەنگاو هەڵهێنین ئێستا خەسەخانەیەکمان بووە 2-3 ساڵە لێرە کە خەسەخانەیەک لە دووقاتێکی بچوو کاباڵێن مامناوەندی ڕۆژانە زیاد لە 100 نەفەر 150 نەفەر
هینیەکە سەردانی ئەکات مانگانە کە داتامان بۆیتەوە کە چەند نەفەر سەردانی کردووە. ئێستا ئەو پرۆژەیەمان تەوسیع پیاوە فراوانمان کردووە ئەو خەسەخانەیە ئەگوێزینەوە ئەیبێنە شوێنێکتر لە دوو قاتێکی مامناوەندیەوە چوونێتە بینایەکە 6 قاتە ساڵی عملیاتی تیا ئەەکەینەوە ساڵی ویلادی تیا ئەەکەینەوە ئەشیعی و جیهازی ئەشیعی باشی بۆێنین ئەمە هەر خێرخوازیە هەموو بەشەکانی تیادا هەموو بەشەکانی تیادا ئەم کۆمەلگا پزیشکی ئەم کۆمەلگا پزیشکیەوە ئومێدیشمان وایە کۆمەلگایەکی زۆر سەرکەوتوو بێت چونکە هی فەقیرانە و بۆ فەقیرانە خوای گەورەش بەرەکەتی تیەخا بەو نەفەسەوە کە زۆر باش ئیشمانتیا کردووە ئەگەر ڕخسەتیش بێت لە کەلاریش عینی حساب کۆمەلگایەکی پزیشکیمان کردوێتەوە کە ئەوە 3-4 مانگە لە کاردایە و ئیقباڵێکی باشی هەیە لای خەڵک وە لە هەڵەبژێر ئەوە خەریکی تازە ئەیکەنەوە و لە شوێنەکانی تریش ئەگەر خوای گەورە تەوفیقمان با لە ڕووی مادی و لە ڕووی معنەویەوە ئەتوانین ئینشاءڵڵا لە شار و شارەکانی تریش ئەو خێرە بکەینەوە وەکەوەی تۆش فەرمووت هەموو ئەو پرۆژانە هەمووی مەطرحە هەمووی پێشنیار کراوە ئینشاءڵڵا ومێ دەکەین لە بەروبوومی ئەم پرۆژانە شتێکی واش بێتە ئاراوە کەس یعنی پرۆژەتان هەیە ئێستا مەطرحە ینی لە بەرنامەتاندایە بەڵام هەموو شتێکمان باس کردووە بەڵێ ئەوە دەستان نەبووە بەڵێ کاری لەسەرکەین بەڵام تر سواز بخوای گەورە ئێستا کەس توانیوانە ئەو خەسەخانەی ئاوا فراوانترکەین ئەوانی تریش بکەینەوە ئەویش بخۆین پرۆژەیەکی باشن لە ڕووی تەندروستیەوە کە بە زەرور و مازانیوە لە ڕیزبەندی هەموو پێداویستەکانی خەڵک زیاتر کابرا کە ئەچێ بۆ عیادەویەتەوە ئەچێتە سەیدەلەکە 7,000 نارەکەوێ بەڵام لەوانەیە لەو کۆمەڵگە پزیشکیە بە خۆی و بە سەیدەلی و بە فەحس و هەمووی وەڕ لەوانەیە 30,000 زۆر باشەویستم باسی ئەو بکەم ئێوە دەڵێن خێرخوازی بۆ واتایی کە لە 100% بێ بەرامبەرەیان داشکاندنێکی دیار و بەرچاو داشکانێکی دیار و بەرچاو ئێستا عیادە داشکاندنتان چۆنە ئێوە لە هەموو داشکانی ئێمە ئێستا عیادەی دکتۆر لەم شارەیە بە 20,000 بەڵێ هەندێک هەرزانتر بە 15 ئەوەی کە خێرخوازە بە 5,000 چەند دکتۆرێکەیە بە 5,000 خێرخوازی ئێمە لە 5 کەمترە 30,000 یعنی لێوانیش لەو دکتۆرانش کە خێرخوازن خوای گەورە پاداشی خێران باتەوە شەهادەکەی دکتۆر هەیە ئێستا 5,000 شەهادەکەی لەوانەیە لە وڵاتان بە 7,000 دیناری ئێمە بێ بەس بیتاقە بڕینەکەی کە حەز ناکەم ناوی بێنم پیاوێکی خێرکەر و داعیەکی ڕێکوپێکی زۆر باشە ئێمە لەوانش کەمترمانداناوە 30,000 مانداناوە بیتاقەی نەخۆش ئەوە بۆ بیتاقەی نەخۆش بۆ دەرمان بۆ مختبەر بۆ دەرمان بەڵێ بۆ فەحس بۆ سۆنەر بۆ ئەشیع بۆ هەموو شتێک بۆ دان هەمووی خەڵک هەیە دانی کردووە لە بازار 7,000 بۆ نمونە ئێوە پرۆژەتان هەیە ساڵی لەدایک بوونیان بەشی لەدایک بوون و ژنان و لەدایک بوون مناڵ بوون بکەنەوە ئەم بەشە ئێستا لە نەخۆشخانە تایبەتیەکانە ئەگەر ئافرەتێک عائیلەیەک مناڵیان ببێت بچن بۆ ئەوێ بەڕاستی پارێکی زۆریان ینی مادێکی زۆریان لێوەردەگیرێ ئێوە لە بەرامبەر ئەوەدا ئێوە چیتان کردووە کە بارسوچی بێ بۆ سەر هەژارە ئێمە دوشتمان لێگاوەتەوە دەمێ بۆ هەموو کەسەتانێ بۆ تەنیا بۆ چینی هەژارانە بەڵێ ئێمە دوشتمان لێگاوەتەوە لە ڕووەوە حەزمان کردووە خەسەخانەیەکی ولادەمان هەبێ ستافەکەی هەمووی ئافرەت بێ لە ڕووی شەرعیەوە ئەو ئافرەتێک کە حاملێ و مناڵی ئەبێ لە خەسەخانەیەکی ترا لە شوێنێکی ترا لەوانەیە ستافەکەی تێکەڵ بێ لەوانەیە دکتۆرەکە پیاو بێ لەوانەیەکی ئەومان لێگاوەتەوە کە جارێ لە ڕووی شەرعیەوە خێرێکمان بگا کە پێم وایە ئەوەی کە زۆر ئیلتیزامی نەبێ و ئەهلی ئیلتیزامیش نەبێ ئەگە بزانێ لە شوێنێ ستافەکە هەمووی ئافرەتە خێزانەکەی ئەبا بۆ ئەوێ مناڵی ببێ ئەمە یەک دووهەمیش بەڵێ خێرخوازیە لە هەموو ڕوویەکەوە پارەی لە پارەی خەسەخانەکانی خەسەخانە ئەهلیەکانی تر کەمترە و ئیجراءاتی ئیداری ئیجازەی خەسەخانەکەی ئێمەش هەر لەسەر ئەساسی خێرخوازی ڕۆشتووە کە حەدی ئەقل ئەبێت لە 140 لە سعری خەڵکی تر کەمتر بێت زۆر باشە ئەوەش کە فەرمووت ئێمە نەخێر فەرقی پێ ناکەین ئەوەی کە هەر کەسێک بێ کابراایەتی خۆی بە فەقیرە زانێ خۆی بە صاحب ئەوزانی یارمەتی بدێ ئێوە هەوکاری هەژاران دەکەن ئەگەر هەژارێک کات زۆر لەوەش نەدارتر بوو زۆر لەوەش بێدان و دەنوکتر بوو کوردواتنی ینی دیسان داشکاندنی تایبەتان هەیە ئەگەر بزانن ئەکرێ بمان بێ چونکە نیزامی خەسەخانەش نەخۆشخانەکانی ژوایە قسمەتێکی بۆ ئەو دکتۆرەیەکە عملیاتەکەکە قسمەتێکی ڕەنگە بۆ ئەوستافە بکە لە بەردەستایەتی قسمەتێکی بۆ خەسەخانەکە و صاحبی خەسەخانەکەیە کە بەخشینە ئێمە ئەتوانین لە حیسەکەی خۆمان ئەگەر دکتۆرەکەش ڕازی نەبێ مەسەلا جەناب لە ملیۆنە دینارەکە 400,000 تۆیە باقیەکەی تری هی بەخشینە تۆ خۆت لەوانەیە حەز لە خێر نەکەی 400ەکەی خۆت وەرەگری
کە دکتۆرەکەیە ئاشکرێت دکتۆرەکەش لە حیسەی خۆی بۆ داشکێنێ ئەکرێ بەخشینیش لە وەکو حیسەی بەرنامەکەی خۆی کە صاحبی خەسەخانەکەیە ئەو حاڵەتەکە زۆر فەقیرە و حاڵەتی مادی زفتە وەکو ئەڵێن ئەکرێ هەر هیچیشی لێ نەسەنێ ئەکرێت زۆری بۆ دابشکێنێت. زۆر باشە دکتۆرەکانتان دکتۆری تایبەتمەندن پسپۆڕن ئەوەی ئێستاش کە ئیشەکەن لێ پسپۆڕن بەڵێ هەمویان نێو دکتۆرانن تایبەتمەند کاری گەورە و نەشتەرگەری گەورە ینی ئەوە چارەسەری باشدا بەڵێ زیالەوەی کە دەرچوی کۆلیژی پزیشکیە اختصاصشی لە شتێکدا هەیە لە چاوە لە پێستایە لە باڵتنیایە لە هەرچێکە هەیە خاوەنی اختصاصن هەمویان بەڵێ. زۆر باشە ئەمە لە شاری سلێمانی باسی نەخۆشخستن هەمان سیستمیش بۆ ئەو کۆمەڵگا پزیشکی کە ئێوە لە ئێستا گەرمیان هەتانە باڵێن لە کەلار و بڕیاریشە لە پارێزگای هەڵەبجە بیکەنەوە هەمان سیستم سەر دەکەن هەمان سیستمە هەر خێرخوازیە بەڵێ. مامۆستا ئەم کۆمەڵگا پزیشکیە بۆ ئێوە لە ڕووی داهاتەوە داهاتی تێدایە ئێمە شتێک شتمان لە نەزەراگرتو وتومانە خوا ئەکا داهاتی خەرجی خۆتان دەرەهێننەوە ئێمە تالیبی قازانجەکەی نین بەس خەرجی خۆتان دەربهێننەوە ئێمە پارەتان گەشە پێدانی بەڵێ یعنی ئەگەر زیاشی هەبێ زیایەکە یێتەوە ناو سنووقی بەخشی. زۆر باش بەڵام خستەخانە نەخۆشخانە هەموو پرۆژەیەک بەردەوام پێویستی بە گەشە پێدان بۆ نمونە کۆمەڵی ئەجهیزە هەیە ئەجهیزەکان ستۆک دەبێت بەڵێ ئەمە لە حیاتی ئەم خەسەخانەیە کە یەکەم جار بوومان ئەم خەسەخانەیە کە یەکەم جار بوومانە هەتا ساڵێکیش داهاتی نەبووە زیادە بۆ وەکتۆ فەرمووی ئەجهیزەی تازەی کڕیوە بەشی تازەی کردوێتەوە مەسرەفی تازەی بووە ئەوەی داهاتەیە کە مانگانە بوویەتی لە خۆیان سەرفی کردوێتەوە ئەو داهاتە بەشیەوە دەکات ئەوە ئەم کۆمەڵگایە بەرەو پێشەوە ببن ومێدمان وایە خەسەخانەیە ئەو نەخۆشخانەیەکی گەورە بێ و هەموو اختصاصەکانی تایە و تەختی نەخۆشخانەی لەکەن نەخۆشتیە ئەمێنێتەوە و مەسەلا عیلاجی بۆ ئەکرێ ومێدمان وایە ئینشاءڵڵا داهاتێکی باشیش هەبێ داهاتەکەشی لە خۆیان سەر بکرێتەوە و ئەوەی کە زیا ئەبێ و ئەوەی کە بڵین قازانج بێ نیسبەتێک یێتەوە ناو سنووقی بەخشین بۆ یارمەتیدانی خەڵکی دووبارە. زۆر باشە حەزم دەکرد لە ڕووی ئامارەکان و تو کۆمەڵێک داتا ئەمارم پێ بڵێ ئەگەر بەردەستە ئێستا بەڵام ئەگەر بەردەست نییە بۆ ئێمە چونکە بەردەوام ئامارەکانمان ئەجوڵێ و ئەڕوا بەڵام من ئەتوانم بڵێم ئێمە کولی ساڵێ ینی ئەم ساڵ کە کەمەکەمان بووە نزیکی 600 میلیۆن دینارمان سەرف کردووە ئەگینا هەموو ڕەمەزانێک بەس ڕەمەزان ئێمە لە ملیار دینار تێپەڕیم یعنی ئەمە 7 ساڵ تەمەنی بڕیوە تۆ حسابکە ئەگەر هەر 7 ساڵە حەو ڕەمەزانەکە حسابکەی 7 میلیار دینارمان سەرف کردو ئێمە بێجگە لە یان زەمانەکانی تر بەڵێ و بەردەوامیش نیسبەتەکە زیا ئەکات کە ئەم دقەیە بمبورە چووکە من هەم تۆزێک درەنگ پێم وتراوە هاتم بۆ بەرنامەکە ئامارێکی دقیق ئینشەڵڵا توانین لە کاتێکی ترە و لە کاتەکانی ڕەمەزان و ئەوانەیە وتومانە زۆر بەوردی. زۆر باشە مامۆستا هەبووە کەسێکی خوا پێدا و دەوڵەمەندێک هاوکاری ئێوە بکە بەبێ ئەوەی تا ئەم ساتەش ئێوە نەیناسن نەیهەوێ بیناسن تەنها هاوکاریشی کردن و هاوکارێکەشی باش بوو و تەنها فی سەبیلیلا ئەمەی کردووە و دڵی بە ئێوە خۆشەکە ئەم هاوکارە دەگەنە دەستێکی ئەمین و شوێنی خۆی. بەڵێ خەڵک هەبووە هاتووە بۆکو عەرزم کردی خانۆکەی تەواو کردو حەزی نەکردووە ئێمە هەمومان بیناسی نە خەڵکیش بیناسی دەین تەنها لە پێناوی خوامی کردووە بەپێی ئەوەی کە ئێوە دەیبینن. زۆر باشە هەبووە منداڵ زۆرجە مناڵێک کۆمەڵی خەڵک بە نەبوونی ینی لە شتێکی زۆر کەمی کە هەیە ئەو شتەکەمەش ببەخشێ بەس مناڵ دەخیلەکەی زۆر بووە بەڵێ هەبووە دەخیلەکەی ناوە 10,000 ناویلەکەی خۆی پێشکەش بەڵێ خەڵک هەبووە ئافرەت بووە گوارەکانی خوێشکەی لێ کردوێتەوە ناوێتی بەس ئەوە شکە بم بۆ ماڵ هیچ منیە من دەوڵە من نیم خۆشم فەقیرم بەڵام دڵم بۆی ژانەکە ئەو گوارەکانی خۆم لێ کردوێتەوە نردومە بۆی ئەو بازنەکانی خۆم دوو تاک بازم لە دەستە دەرمێناوە نردومە ئەوە ملوانکەیەکە یا هەرچیەکە نردوێتی یا ئەوەندە پارم لە دەسا هەیە کە زۆر ڕەنگە ڕەمزیش ببێ بەڵام ئەمە ئەو پەڕی هیممەتە کابرا کە خۆی نەیبێ مرۆڤ بە پێوە دەبەخشێت کە هەیەی خۆ پێغەمبەری خوا فەرمێ دینار درهەمی وا هەیە لە مقابلی 100,000 درهەمە زیاترە عەرزیان کرد چۆن وتی کابرا 2 درهەمی هەیە 1 درهەمی ئەبەخشی یعنی نیوەی ماڵەکەی بەخشیوە یەکێکی تریە سەر ماڵەکەی 1 هۆدە پارەی هەڵاوەتەوە بەڵام 100,000 لەو پارەیە ئەبەخشیە وتی فەرمووی درهەمێک کەوتە پێش 100,000 درهەمەوە سابق درهم 1000 درهم ئابە شێوەیە چونکە بۆ ئەو 2 درهەمی هەیە لە 2 درهەمێکی بەخشیوە معنەوەی نیوەی ماڵەکەی بەخشیوە بەس ئەم کە هاتووە سەیرەکەی بەقە یەک ژوور پارەی هەیە یەک چنگی دەرهێناوە کە ئەکاتە 100,000 درهم بەڵام مقارنەیان بکەی ئەو نیوەی ماڵەکەی سەرف کردو با 2 درهەمیش بێ بەس ئەم پارە زۆرەشی سەرف کردو بەڵام هێشتا هەر چنگیەکە هەر مشتێکە بۆیە فەرمێت درهەمێک پێشکەوت بە 100,000 درهم بێگومان
جگە لە پرۆژەی کۆمەڵگای پزیشکی کە ئێستا لە سلێمانی و لە گەرمیان و بڕیارە لە پارێزگای هەڵەبجەشە بێ و بەرنامەشتانەیە و خۆدامەژەت پێک لە شوێنەکانی دیکەش بکەنەوە پرۆژەی ترتان هەیە لەم شێوە پرۆژەیەکی ینی بەخشین تەنها لەسەر بەخشینی خەڵک نەوەستێ پرۆژەیەکی بەرهەمهێن بێ ئێوە هەوڵ بدەن خودکەفایی بن. بەڵێ ئێمە هەمیشە باسمان کردووە هەمیشە باسمان کردووە من کاتێک ئەم قسەی جەنابەت کە ئەیڵێی ڕەنگە 2-3 ساڵ پێش ئێستاوتی بێت وتومە با بیر لەوە بکەینەوە ڕۆژێک بێ وەزعێک بێ بەسەر ئەم خەڵکەیان نەتوانێت خەڵک خێر بکە نەتوانێت خەڵک دەستی کراوە بێ فعلەن ئەم ڕۆژەیە کە ئێستا ئێمە تێدای با پرۆژەیەکمان هەبێ کە وەک بە ئیسلاح ئەڵێ خودکەفا بێ ینی ئەگەر ئەم خێر و سەدەقە و شتانش لە خەڵک بڕا ئەو پرۆژەیە چاوگەیەک بێ سەرچاوەیەک بێ بۆ ئەوەی کەوا ئەو سەدەقەت جاریە نەبڕێ و بتوانانی ئێمە لە کارەکەی خۆمان وەکو دراوی یەدەک وەکو دراوی یەدەک بۆی ئێستا سوپاس بەخوای گەورە ئومێدمان زۆرە بەم نەخۆشخانانە کە نیسبەتێک هەرچەند خێرخوازیە نیسبەتێک خێر باتەوە ئەویش هەڵبەتە دوای فترەیەک ڕۆشنیش بە خۆت زانی هەر پرۆژەیەکە لە ئەوڵەوە دایانی هەتاوەکو مەصرفە هەتاوەکو ئەکوێتە سەر پێخۆی پاشان کە تەکمیل بوو تەواو بوو ئەو کاتە حتمما داهاتێکی بێ داهاتەکەیەوە ناو بەرنامەی سنووقی بەخشین ئێمە ئەو کاتە لەو ڕێگەیەوە ئەتوانین ئەگەر خێر و سەدەقەش بە گوێرەی زروف ینی ئەوەی کە سەپێنرا ئەو بەسەر خەڵکە ئێستا خەڵک ناتوانێت خێر بکات چونکە ئێمە زۆربەی زۆری خێرکارەکانمان طبقەی وەسەد بوون ئەوانەیە کە کەفالەتی یەتیمیان کرد ئەوانەیە کە خێریان کرد بەڵێ دەوڵەمەندەکانیش هەبووە بە دەفتەر چەند دەفتەر خێری کردو و تویشی ناو مەهێنن باسی شم مەکەن تەنها لەسەر وەستەکەمان نووسیوە خێرخوازێک حەزی نەکردو ناوی بنووسی کێیە تەنها خێرخوازێک بڕی من شوێن خۆم ئەگەدار بووم بەڕێزێکات دەموچاوی خۆشی ینی وا دەرخست بوو شەوەکە تاریک بوو کە خەڵک نەیبینێ وتێمە $1 بۆ بەرنامەی بەخشین و بەبێ ئەوەی وەسڵی ینی وەسڵێکی وتی وەسڵیشم ناوێت تەنها دەمەوێت ئێوانە ئێمە بەشتگەکانشمان وتومان ئەگەر وەسڵیشی نەویست بۆ ئیداریاتی خۆمان وەسڵەکە پڕەکەیتەوە لە خۆت ئەنووسی بڕی $1 ملیۆن بڕی $1 خێرخوازێک بۆی پارەکە هەم چتە حسابات و ون نەبێ و هەموو شتێکتان بە حساب و داتا و ئامار زۆر باشە زۆر جار ئەم قسە دەکرێت کە ئێوە لە بەرنامەی بەخشین چەند جارێک خەڵک پیشانەدەن ماڵێکی هەژارە ئافرەتێکی بێمەوایە کۆڵێ مناڵی بەسەرداکەوتۆتەوە یان کەسێکی وەرحاڵ خاوەن پێداویستێکی زۆر پێداویستی زۆرە ئێوە دێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن بەوە قسە دەکرێت کە ئێوە دەتانەوێت هەیبەتی و کەسە بشکێنن دەتانەوێت یعنی لەم ڕێگەیەوە کەسایەتی ئەم هاوڵاتیە لەکەدار دەبێ لەم ڕۆ ئێوە وەڵامتان چێ بۆ ئەمە وڵی کاک بەختیار ئێمە لەم ڕۆوە من حەزەکەم ئاماژە بە شتێ بکەم ئەم دەقەیە کە من تۆ قسەیتیاکەین ینی ئەم کارە خێرخوازیانە لە هەموو دنیادا وەک ئەڵێن مەعمولە یعنی ئاساییە شتێکی غەریب نییە وڵی هەر لێرە هەیە لە ئیسرائیلە بەو نفوسەکەمەوە چەند ملیۆن کەسەوە کە هەیەە پێم وابێ نفوسیان نازان بەخا کوردستانە بێیانە 30,000 ڕێکخراوی خێرخوازی هەیە لە ئەمریکادا 100,000 زیاتر ڕێکخراوی خێرخوازی هەیە ئەوە هەمووی خەریکی ئیشی خێرخوازیە تێگەی زۆر جار خەڵک بە ئێماڵێ ئەمە ئیشی ئێوە نەبووە ئیشی حکومت بووە ینی مەقسەی قسەکەی دڵسۆزی کردووە ینی حەجمی یارمەتی و کارەکانی ئێمەی دیوە توێتی ئەمە لە قووەتی حکومەتە نەک لە قووەتی ئێوە خوا فرسەتی یاون خوای گەورە تەوفیقی یاون کە ئەم کارانەتان کردووە ئێمە ئەم خەڵکە پیشانەیەن چی لێ بکەین یعنی من زۆر جار وتومە عەرەب بەڵێ ئاخر دەوای ئەلکەی ئاخر عیلاج سووتانە کە هەر چارە نەما من ئێستا حەزەکەم دەموچاوی کەس پیشان نێم خانۆکەی بۆ بکەم بەڵام کە سیر ئەەکەیت تۆزێک زەحمەتە خەڵکی ئێمە عاتیفیە خەڵکی ئێمە حەزەکە واقعەکە ببینێ و دوای ئەوە ناچاریشین ئێمە ئەم خەڵکە پیشان بدەین کە خەڵک یارمەتی بعد و پێشم وایە عادی بۆتەوە لە هەموو دنیادا ئەم مەسائلانە شتێکی سروشتیەکە پیشان بدرێ خۆ ئەگەر نەدرێ باشترە ئێمە ئەگەر خوای کرد ڕۆژە لە ڕۆژار وەک تۆ فەرمووت داهاتی پرۆژەکانی بەخشین ئەوەندە بوو ئەو کاتە خەڵک پیشان نەدەین خانۆکەشی بۆ ئەەکەین تەنها خانۆکە پیشانە دینەوە ئەم خانۆمان کرد بۆ هەژارێک و مبارەکی بێ و پیرۆزی بێت کە ئومێدمان وایە ئینشاڵڵا زۆر باشە مامۆستا ئێوە کارەکانتان دەکەوێتە ژێر چوارچێوەی یاسایەکی ڕسمی کارپێکرا و لە هەرێم کارپێکراوێ بۆ ڕێخستنی کاروباری ڕێکخراوە خێرخوازیەکان هەموو ئەو ڕێکخرا و بەرنامە خێرخوازیانەی کە هەن ئەگەر بێت و یارمەتی لە حکومەتەوە وەربگرن
کە خۆیان دەستگایەکیان هەیە دەستگای ڕێکخراوە ئەوانی کە ناوێکیان هەیە ئەگەر بێت و حکومەت یارمەتیەکیان با بە میقدارێک حکومەت ئەتوانێت بە گوێرەی یاسا تەنها لێپێچینەوە لەو مەبلەغە و لەو بڕێیا بکە کە لە چیا سەرفیان کردووە یعنی حکومەت ئەگەر هات و 20 میلیۆن دینار یا بە ڕێکخراوێکی خێرخوازی بۆ پرۆژەیەک حکومەت بۆی هەیە لەو 20 میلیۆن دینارە لێ پێچێتەوە بزانێت لەکوێ سەرفیان کرد چۆن سەرفیان کرد ویستم ئەوە بڵێن ئێمە تا ئێستا هیچمان لە هیچ حکومەت و هیچ وەرنەگرتووە زۆر باشە بەڵام خاڵێک من بووە ئێوە ناکەونە ژێر چاودێری داراییەوە نەخێر بۆ نمونە ڕۆژێک هیچ جارێک ئەوان مفاتحی ئێوان نەکردووە کە نەخێر بێن بەراوردێکی داهات و خەرجەکانتان بکەن نەخێر نەکەوتونەتە ئەو ژێر تەسینەوە بەڵام ئامادەکاری ڕۆژێک پێم بەڵێ چەند جار لە چەند بەرنمەیە وتومانە دەسەی هەیئەی ڕقابەیەت هەیئەی حکومیەت هەیئەی خەڵکێکی تر کە گومانێکی لا دروست بوو بێ قەیچێکە با 6 کەس بێ کۆ بێتەوە بچێت 4 خەبیری حسابات و ئیدارە بێنێ بێ سەیری شتەکانی ئێمە بکە ئێمە من حەزەکەم ئەو ئیشارە بۆ بکەم کە ئەنجومەنی چاودێری بە دوواداچوون کە هەڵسەنگاندنی بۆ هەموو دام و دەستگاکانی کۆمەڵی ئیسلامی کردووە ئێمە هەموو داتا و هەموو داهات و هەموو خەرجی خۆمانمان 2 ڕۆژ خستنەوەتە بەردەستیان تەدقیقیان تیا کردووە لە دوای تەدقیقەکە و لە ڕیزبەندی هەڵسەنگاندنەکەیە بەرنامەی بەخشین یەکەم بووە 91.25 هێناوە سەیری داهاتیان کردووە سەیری خەرجیان کردووە سەیری مەسەلا پرۆژەکانیان کردووە تەدقیقیان کردووە بەوردی هەموویمان ئاوا خستوتنە بەردەستیان وتمانەوە تەماشای بکەن لە هیچ خاڵێکا خۆمان نەبواردووە سبێنێ هەیئەیەکی ڕقابی حکومیش بێ ئێمە دەرگای قاسەکەی بۆکەینەوە و حسابات و کتاباتی ئیداریاتی هەموو ئەخینە بەردەست سەیری بکەن زۆر باشە زۆر بێباکە دڵنیان زۆر بێ گرفتمانی زۆر باشە ئێوە دەچن خانوێک بۆ هاوڵاتیەک دەکەن لە شوێنێک هەبوو گرفتان بۆ دروست بێ یان لەو ڕۆی کە ئێوە کۆنتاکت و پەیوەندیتان لەگەڵ لایەنە فەرمیەکانی دەوڵەت وڵات هەرێمی کوردستان چێکە لەگەڵ حکوومەتە ئێوە گرفتێکتان بۆ دروست بێ لەسەر ئەرزەیەک کە خان دەتانەوە خانووی تێدا دروستکەن یان لایەنە ڕسمیەکانی حکوومەت هەرێمی کوردستان تا چەند هاوکار بوون بۆ سەرخستنی پرۆژەکانی ئێوە بەڵێ من لێرەوە سوپاسی هەموو لایەکیان ئەەکەم بۆ هەردام و دەستگایەکی حکمی و حیزبی و لایەنێکی پەیوەندیدار چوو بین دەستبارمان بوون و یارمەتیان ناوی چەند حاڵەتی کەم نادر لە شوێن بۆ ویستمانە خانوو بۆ ماڵێ بکەین ئەو ماڵە خودوایی خۆیان وتوانە مامەکەم ئاوای وتووە فڵان کەس ئاوای وتووە کە سەر بە حیزبێک بوون ڕازی نەبوون وەکو بڵێ پیان عیبە ئەو ماڵە باوکەکان کە نەماوە ئەندامی حیزبێک بووە ئێستا حیزبەکە لەو ناوچەیە پێی خۆش نییە من بچم لێ خانوو بکەمەوە ئەو بۆ نەفەسەوە تەماشاکە وازانێ منوەکو حیزب هاتوو خانووی بۆ بکەمەوە لە هەیبەتی ئەو ئەم یان لە شخصێتی ئەو کەمەکەمەوە یان لە ئیش نا ئەگەر ئازایت فەرموو پێش بنکەوە خانووکەیان بۆ بکە کە باوکیان شەهیدی تۆ بووە باوکیان مەسئولێک بەرپرسێک بۆ لای ئێوە ئەو چەند حاڵەتی کەمی نادر بووە و ئیلا وەزیر بووە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی پێشوە بوتوێتی شەو ڕۆژ حەش کاتێ ئێوە ئیشتان لە هەر وەزارەتێک هەبوو تەلەفۆنم بۆ بکەن ئاگادار بکەنەوە و متابعی هەموو بەرنامەکانیشتان ئەەکەم و سەردانیشمان کردووە سەردانی شەن وەزیرمان کردووە هەر هەمویان ئیستعدادیان دەربڕیوە و توانە ئەمە زۆر فعلی بووە هەر قسە بووە فعلی بۆ چکە ئەمە داوا شتێکمان لێ نەکردن ئەوان بڵێن نە بۆشتی شخصی و تایبەت نەبووە تەنها بۆ بەرژەوەندی یعنی لە شوێنێک عرقەلەیەکمان توش بوو بێ خانوویەکمان کردووەتەوە لێرە لە سلێمانی مەسەلا دوایی کە تێکمان ناوە کەلاوەکە زانیمانە مشکلەیەکی شارەوانی تایە فعلەن ئەو خانووە وەختی خۆی نیوەی عەرزەکەی لێ فرۆشراوە نیوەکەی بڵێن هەندێکی قرتاوە ڕوکن بووە چی بەو نەوعەژ هێشتا بەو پەڕ یارمەتی و یارمەتیان ناوین ئەگەر بە پێی زۆر وردیان کردایەتەوە بە پێی قانون لەوانە بوو عرقەلە بۆ ئیشەکە دروست بێت لە ڕووی قانونەوە نەک لە ڕووی شخصەوە بەڵام لە بەو نەوعەش وتوانە مادام ئەم ماڵێکی هەژارەوە ئێوە خانویان بۆکەن چاوپۆشیان لێکردوون و یارمەتیان ناوین زۆر بەسنێکی فراوانە بۆیە من سوپاسیانەکەم تا ئێستا لە هیچ دام و دەستگایەک لە هەر شار و شارۆچکەیەک پرۆژەیەکمان کرد بێ قایمقامی شارەکە هاتۆ دانیشتووە مدیرناحیە هاتۆ دانیشتووە بەڕێوەبەری پۆلیس هاتۆ دانیشتووە نوێنەری ئاسایش هاتۆ دانیشتووە تەوقەیان لەگەڵا کردوین پیرۆزباییان لێکردوون و هیچ عرقەلەیەکمان نەدیوە جێگەی سوپاسن زۆر باشە مامۆستا دۆخی ئابووری ئێستا لە هەرێمی کوردستان گۆڕانی بەسەرداهاتووە بەڵێ ئەوەی کە ساڵانی ڕابردوو کە قەیران نەبوو لە هەرێمی کوردستان
هاوکاریەکان چۆن بوو و ئێستا هاوکاریەکان دەکرێت بڵین زۆر کەم بۆ تۆیان ئێستاش هاوکاریەکان وڵی کاک بەختیار حاشا هەڵنەگرە ئەو وەزعی داراییە تەسیری لە هەموو شتێک کردو. من کە عایلەیەکم تۆ کە عایلەیەکی لە ماڵەکەی خۆتەوە تەماشاکەی بێگومان فەرقی کردووە. بەڵام سوپاس بۆ خوای گەورە ئەو فەرقە ئەوەندە نییە ئیشی ئەمەی پەک خستی بێ. من پێرار ئەگەر ڕەمەزان توانی بێتم ملیارێک دینار خرج بکەم لە خانەقینەوە تازاخۆ ئەم ساڵ لە خوای گەورە بە زیادی زیاد لە 600 میلیۆن مصرف کرد. یعنی ئەم فارقەکە ئەوەندە نییە بڵێ زۆر دابەزی بێ لە نیوەش دابەزی بێت. هەڵبەتە خەڵک بۆ خێر لەوانەیە بۆ شتی تر ئەو کەسەی کە خێرەکەی بۆ من هێناوە لەوانەیە لە ناو ماڵ و مناڵەکەی خۆیان وەکو ساڵان تێروتۆخ نەبێ ماڵ و مناڵەکەی تێروتۆخ نەبێ و ساڵان بەڵام دەستی خێرەکەی هەر نەگرتوێتەوە. سوپاس بۆ خوای گەورە ئێمە لە خوای گەورە بە زیابێ ئەو تەسیرەی نەکردووەکەوە بەڵێ کردوێتی ئەو حقیقەتێکە بەڵام ئەو تەسیرە نییە کە ئێمە دەڕابەداینەوە بڵین تر تەواو دەستێکمان کەوتەوە ئەولا دەستێکمان کەوتە ئەولا نەخێر. ئێمە ئەم ڕەمەزانە احتیاتی ئەوەمان کرد سەیری وەزعی دارایی کوردستانمان کرد کە ڕۆژ بە ڕۆژ خراپتر ئەبێ هەتاوەکو 500 میلیۆن دینار بڕیارمان نا پرۆژە بکەین. ئەم ڕەمەزانەی کە ڕۆژکە وتمان ئەگەر پارەکەی هاتەوە نەهاتەوە نوقسانەکەی لە سنووق ڕاکێشین کە سنووق دایمە بڵین تۆ زیادەیەکی تایە و بەردەوام دەورانەکە ئەو پارەیە بەڵێ ئەوەمان بڕیارە. بەڵام سوپاس بۆ خوای گەورە لە 500ەکە ئێمە تێپەڕی خێر و سەدەقەکە لە 600 میلیۆن زیاتر هات و ئێمەش لە 15 ڕەمەزان و پرۆژەکانیشمان زیاد کرد. زۆر باشە. یعنی و تەخمینەی کردوتانە زیاد لەوەش الحەمدولله زیاد لە تەقدیری ئێوە هات زیاد لەو تەقدیرە و لەو احتیاطی کە ئێمە کردومان. زۆر باشە مامۆستا. بە بەردەوامی کەسێک بازرگانێک کۆمپانیایەک دەوڵەمەندێک هەیە کە بەردەوام لەگەڵ ئێوە دابوو بێ و بەشێکی سەرۆتەکەی دانابێت کە بە بەردەوامی بیبەخشێ هەبووە بەڵام کۆنتاکتیشی لەگەڵ ئێوە هەبووە ئێستاش بەردەوامە بەڵام ڕەنگە وەک جاران هەندێکی کەم کردوێتەوە. یعنی جاران کەفالەتی داهاتی وێ کرد بە 200,000 ئێمە خۆمان پێمان وتوە ئەگەر وەزعەکە دوایە ئەگەر کۆمپانیاکە دوایە ئەگەر کاسپێکە دوایە شەرم مەکە مەسەلا وەزعێکە ڕێککرێتە هەموو خەڵک یعنی 200,000ەکەمان کردو بە 100,000 بۆ مناڵک. زۆر ئێوە چەند بەڵام نەی بڕیوە ئێستا چەند مناڵ کەفالەت ئێمە نزیکی 300 مناڵمان کەفالەت دەکەین بێرە و بە هەولێر و بە تەکیە و بە هەڵەبجە و مەسەلا بە و شار و شارۆچکانە کە هەموو ساڵێک ئێمە سنوورتێکی یارمەتی بێباوکانمان هەیە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە یعنی حسابێکی جیا لەوەی کە ئەخرێتە سنووقی بەخشینەوە سنووقێکمان داناوە ڕێکلامی بۆکەین ئەم سنووقە تایبەتە بە منداڵانی بێباوە ئەو پارەیە کە لە ڕەمەزان نایەتە ناو ئەو سنووقە ئێمە دواییین پارەکە کۆ ئەەکەینەوە پارەکەمان کۆ کردەوە تەقسیمی 12 ئەەکەین یعنی تەقسیمی 12 مانگەکەین چەند دەرچوو یعنی ئەوەندە مناڵی تازە کەفالەت دەکەین بۆ ماوەی ساڵێک پار کردومانە 6 مناڵ بووە لە 100,000 کەمتر نەبووە. ئەم 6 ئەم مانگیەکە ساڵەکەیان تەواو ئەبێ ئەم ساڵکە لە سنووقی بەرنامەی بێباوکان پارەمان کۆ کردوێتەوە 120 میلیۆن دینار ئەمە دووبارە تەقسیمی 12 یەکەینەوە بزانین چەند مناڵەکە لەم 6 لەوانەیە 6ەکەش نەبڕین 6ەکەی تیا ئەبێ و چەندێکی تر ئیزافەشەکەین بۆ 6ەکە هەر لەو پارێ. زۆر باشە هەوڵتان داوە خۆت ئاماژێت پێکرد ئەو بێباوکانی کە ئێوە کەفالەتیان دەکەن و ماگانە شتێکیان پێدەدەن هاوکارێکیان پێدەدەن ئەمە لە ڕێگای ینی چەند بێباوچێکتان کردبێتەوەی کە دەوڵەمەندێکم کارایان بۆ بکات لەسەر سندوقی بەرنامەکە نەبێ چۆن یعنی دەوڵەمەندێک بە بەردەوام بۆ ماوەی ساڵێک کەفالەتی بێباو بەڵێ ئەو 300 نەفرێک کە ئێمە ئێستا هەمانە بە بەردەوامی بەردەوام هی خەڵکە بەڵێ هی سنووقی بەخشین نییە کەفالەتەکەیان 6 دانیان هی سنووقی بەخشینە ئەوەی هی پار ڕەمەزانە کە کۆمان کردێتەوە بڕیارمان لیاوە بۆ ماوەی ساڵێکی 100,000 بینی ئەگینا پارەکەی تری هی هەتیوەکانی تر هەمووی خەڵک کەفالەتی کردون ماگانەی هێنێ کاتەکەی پارەکەی هێنێ کاتەکەمان ئەوەندەی نەماوە من پرسیارم ماوە بیکەم و پێشم خۆش بۆ بەردەوام بین بەڵام تۆ ئەگەر بابەتێک زۆر مەبەستە ئاماژەی پێ بکەی و ئاماژەمان پێ نەکردبێ زۆر بەلاتەوە مەبەست بێ. وەڵاهی ئەوەی کە من مەبەستم بێ بینەران و بیسەرانی خۆشەویست ئەم کارە خێریە سەدەقەیەکی جاریە با ئەو زروف و بار و دارایی کە ئێستا هاتوتە پێشەوە ڕاستە تەسیری کولی بووە لەسەر هەموو سێکتەرەکان لەسەر هەموو ژیانی خەڵک بەڵام هەژارەکانیشی هەژارتر خستۆ بۆ ئەوەی کە ئەو هەژارانە زیاتر هەژار نەکەون زیاتر محتاج نەبن دەستی خێریان بە کولی نەگرنەوە با کۆمپانیاکەشی زەعیف بوو بێ با کاسپێکەشی زەعیف بوو بێ مادام لە خۆی زیاتری هەیە تا ئێستا 300,000 بە سێ هەتی و
با ئێستاش هەر بەردەوام بێ ئەگەر هەر نەبێ بیکا بە 75,000 بە کولی نەیبڕێ خەڵکی خێر و خێرۆمەند و خەڵکی سەدەقە و ئەهلی سەدەقە باخ سەدەقەکانیان نەبڕن سەیری زروف نەکەن بڵێن وڵای زروف زۆر خراپە مادام من لە خۆم زیاترم هەیە تا ئێستاش لە خۆم زیاترم هەیە ئەو خێرێکە کردومە با تا ئێستا بەردەوام بێ و ئیشەڵا نەیبڕێن بۆ ئەوەی وەک تۆ فەرموود هەژارەکان زیاتر هەژارتر نەکەون و ئەم میلەتە زیاتر و زۆرتر تووشی کارەسات و نەهامەتی نەبێت چونکە هەر هەژاریەکە نییە معلومی جەنابتە هەژاریەکە 1001 مشکلێتی لێ دوولێەوە دروست ئەبێ مەسائل هەشتی کۆمەڵاتی هەشتی کۆمەڵایەتی خاتە مەترسیەوە ئەخلاق و سیر و سلوکی خەڵک خاتە مەترسیەوە مەجبور لە هەژارەکە ئەکەم مەجبور بێت دەست بۆ شتێک بەرێ کە حرام و کە مەحزورە کە خلافی یاسایە کە خلافی شەرعە کە خلافی ئەخلاقە ئینشاء الله هەژارەکانی وڵاتی ئێمە خاوەنی ئەخلاق و عیزەت و نەفسن لەوەش هەژارتر بن پەنا بۆ شتی وا نابن بەڵام ئیتر ئەو قاعیدەیەکی گشتی داوا لە خێرۆمەندان و دەوڵەمەندەکان ئەەکەم ئینشاء الله لە هەموو ئەم مەترسیانە کە خەڵک ڕزگارکەن هەمووی ئەجر و پاداشەکان لای خوای گەورە بە 100,000 ئەو لە ئاشتی کۆمەڵایەتی نەترازاوە خێری ئەویتیایە سیر و سلوک و ئەخلاق خەڵک نەترازاوە خێری ئەویتیایە شەڕ و ئاژاو و دووبارەکی ناو ماڵ و عایلە جیابوونەوەی ژن و مێردی تیا ڕوونەیەوە بۆنی ئەو خێرەوە هەموو خێر و سەدەقەکان ئەوان تیا بەشدارن بزانن کە مەسئولیەتەکە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام دەفەرمێ اللهم إني أعوذ بك من الكفر والفقر وأعوذ بك من عذاب القبر خوایە خۆم بە تۆ دەپارێزم لە کافربوون لە فەقیری و لە عەزابی قەبریش زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئاری عەزیز بەرپرسی لیژنەی بەرنامەی بەخشین سپاس دەکەین کە تاوەکەم ساتە لەگەڵمان بوویت سپاستانەکەم ئێوەش دەستان خۆش بێخۆ بینەران و بیسەرانی عەزیز و خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئەم ساتە هاوڕێی ئێمە بوون خوای گەورە ئاگاداری هەموو لاک بێ خواتان لەگەڵ